کاتژمێری ڕۆژی قیامەت 90 چرکەی دەوێت بۆ نیوە شەو کە بە وتەی داهێنەرانی ئەم کاتژمێرە واتای نزیکبوونەوەی جەنگی ئەتۆمی دەکەێنێت و دەبێتە هۆی لە ناوبردنی مرۆڤایەتی. زانەکانی بواری ئەتۆم چرکەژمێرەکانی کاتژمێری ڕۆژی قیامەتیان پێشخست بە جۆرێک 90 چرکەی ماوە بگاتە نیوە شەو. ئەمەش وەک ئاماژەیەک بۆ ئەو هۆکارانەی کە مەترسی ڕوودانی کارەساتی جیهانی دەکەن. بۆ نمونە هەڵوێستی رووسیا لەبارەی بەکارهێنانی چەکی ئەتۆمی لە شەڕی ئۆکرانیا یان جەنگی ئەتۆمی قەوارەی زایۆنی لە غەزە، هەروەها گۆڕانی کەشوهەوا و کێشەکانی دیکە. زانەکان باسییان لەوەش کردووە کاتی کاتژمێرەکەیان گۆڕیوە بە 90 چرکە پێش نیوە شەو بەو واتە دەرونیەی بەهۆی ئەو مەترسیانەی ئێستا هەن جیهان وێران ببێت. هاوکات داهێنانی تەکنەلۆجیای زیرەکیش کە ڕۆژ بە ڕۆژ لە گەشەسەندندایە یەکێکی دیکەیە لەو مەترسیانەی کە ئەگەری هەیە جیهان تووشی کارەسات بکات. ڕیچل برۆنسۆن سەرۆکی ئەم پرۆژەیە لە لێدوانێکیدا باسی لەوە کردووە کێشە نەخوازراوەکان ئاماژە بۆ کارەساتێکی گەورە دەکەن. چین و رووسیا و ئەمریکا بڕەپارەیەکی زۆر بۆ فراوانکردن یان مۆدێرنەکردنیش بە خانە ئەتۆمیەکانیان خەرج دەکەن. ئەمەش مەترسی هەڵگیرسانی شەڕی ئەتۆمی زیاتر دەکات. هەروەها دەڵێت ئەگەری بەکارهێنانی چەکی ئەتۆمی رووسیا لە شەڕەکەیدا دژی ئۆکرانیا هێشتا ئامادەیە و جددیە، بە تایبەتی کە مۆسکۆ ساڵی ڕابردوو چەندین ئاماژەی ئەتۆمی نیگەرانکەری دا بەگوێی جیهاندا. لەلایەکی دیکەوە و سەبارەت بە جەنگی سەر غەزە، برۆنسۆن وتی وەک دەوڵەتێکی ئەتۆمی ڕوونە کە کردەوەکانی ئیسرائیل پەیوەندیان بە قسەکردن لەسەر کاتژمێری قیامەتەوە هەیە، بە تایبەتی کە ڕەنگە ململانیەکان بە ڕادەیەکی زیاتر لە ناوچەکەدا پەرەبسێن و بێتە هۆی جەنگێکی گەورەتر و ڕاکێشانی هێزی ئەتۆمی یان نیمچە ئەتۆمی زیاتر بۆ ناو جەنگەکە. پێشتر وا لێک دەدرایەوە کە جیهان لە ساڵی 2023دا چووەتە ناو ناوچەیەکی نادیارەوە، بەو پێی گەرمترین ساڵ بوو لە مێژوودا تۆمار کرابێت. هەروەها دەردانی گازە زیانبەخشەکان لە ڕێی کارگە پیشەسازیەکانەوە بەردەوام لە بەرزبوونەوەدا بوو. هاوکات پلەی گەرمی ڕووی دەریاکان لە جیهان و لە باکووری زەریای ئەتڵەسی گەیشتە ئاستێکی بەرزی پێوانەیی. لەلایەکی دیکەشەوە سەهۆڵی دەریایی لە جەمسەرە ساردەکان بە ڕێژەیەکی بەرچاو توایەوە و گەیشتە نزمترین ئاستی خۆی لە مێژوودا. هەموو ئەم هۆکارانە ژوایان کرد کە زاناکان هاوشێوەی چەکی ئەتۆمی گۆڕانی کەشوهەواژ وەک مەترسیەکی گەورە بۆ سەر لە ناوبردنی جیهان لێک بدەنەوە و لە کاتژمێری قیامەتدا لە بەرچاوی بگرن. کاتژمێری ڕۆژی قیامەت لەلایەن ڕێکخراوێکی قازانجنەویستی ئەمریکیەوە لە ساڵی 1947 لە دوای کۆتایی جەنگی جیهانی دووەم و سەرەتای سەرهەڵدانی شەڕی ساردەوە دروست کراوە. ئامانج لە دروستکردنی کاتژمێرەکەش ئاگادارکردنەوەی خەڵک و وڵاتانە لەوەی کە مرۆڤایەتی خەریکە بە دەستی خۆی جیهان وێران دەکات. هەرچەندە کاتژمێرەکە بۆ یەکەم جار کە دروستکرا 7 خولەکی دەویست بۆ نیوە شەو، بەڵام بە تێپەڕبوونی چەندین ساڵ خەریکە لە نیوە شەو نزیک دەبێتەوە.